جار چۆڕوانیەکان بۆ وەرگرتنی یەک بەرمیل نەوت کۆتایی هات، بەڵام ڕەنگە بەرهەمی چاڕوانی 2 ساڵیان تەنانەت 2 ماڵگماڵ و دڵیان گەرم نەکاتەوە. ئەخر 2 ساڵە حکوومەت هێرێم کە خاوەنی چەندین بلۆکی نەوتی و سامانی ژێرزەویە نەیتوانیوە بەرمیلێک نەوتی سپی بۆ خەڵکەکەی دابین بکات. بەڵام لە 22 دوانزەی 2018 دا بەڕاستی ئەمە شتێکی زۆر مهمە بەلامانەوە سەرسوڕمانە کە بەیانە خەوەسان تاقەی بەرمیلیە چێوەڵان نەودیە 3-4 ساڵەتای ئەمە چاوەڕێکین بەڕاستی نەود ناتوە نەودیش بۆ شارەکانی تراتۆ بەڵام بەرامبەر بە تایبەتی محافەزەی سلێمانی و هەروە ئەم شوێنانە بەڕاستی نوتی بۆ ناتوە یعنی بەم بەیانی زۆمیان ساوینەوە تا کون بە کوونەگەڕین بە دوای تەنکەر نییە. هەرچەندە پێشکەوتنی وڵاتان و دابینکردنی خزمەتگوزاریەکان ئەو یاسایی لای خەڵکەکانی گۆڕیوە کە ئاخەمی دابینکردنی سوتەمەنی لە وەرزەکانی سەرما، بەڵام هێشتا لە باشووری کوردستان و لە وڵاتێک کە خازە سروشتیەکەی چاوی زلێزەکانی لە سەرە دەبێ لە قرچەی گەرماکەی هاوینەوە خەمی جلیکانێک نەوتی سپی بۆ وەرزەکانی سەرما بخۆن. ئەگەر زۆر اقتصادی سەریانە لەوانەیە بڵێم هەر بەشی مانگێک یان مانگنوویە ئەگەر بکات ئەگەر زۆر سەرفی بکەیت بەڵ خەڵک بەهۆی نەبوونی و اقتصادی خاتە سەری بۆی ئەگوشێ بە تایبەتی بەشەوە هەر ئاگر ناگەڕێنی. قەیرانی سوتەمەنی و کارەبا و قەیرانانن کە لەگەڵ تەمەنی حکومڕانی کوردی خەڵکی دەستە و پەنجەیان لەگەڵ نەرم دەکەن و چەندین بەرپرسی حکومی و حیزبیش ڕازگۆیی خۆیان لە سەر چارەسەری ئەو قەیرانانە لەدەستداوە. خەڵکی سەی سادقیش ئەگەرچی لە پێناوە و خزمەتگوزاریانەدا دەیان خۆبشاندان و ناڕەزاییان ساز کردووە و تەنانەت شەیدیان داوە، بەڵام هەر بێسوود بووە و ئەوەش وای کردووە خەڵکی پەنا بۆ بڕینی دارستان و سووتانی دار ببات. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.